شەشەمین پێداچوونەوەی خێرا لە تاوەڕی تەندروستی سمارت ئەنجام دەدرێت. پێداچوونەوەی ئەم جارە تایبەتە بە شێرپەنجەی مەمک، ڕۆڵ و کاریگەری چارەسەری کیمیایی و تیشک و وەڵامەکانیان. لە شەشەمین پێداچوونەوەی خێرا لە تاوەڕی تەندروستی سمارت چەندین کەسایەتی بەناوبانگ لە پسپۆرانی ناوخۆ و دەرەکی بەشدار دەبن. یەکێک لە پزیشکانی بەڕێز کە تێیدا بەشدارن بەڕێز دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح یەکێکە لە بەشدار بووان. بڕوانامەی بەکالۆریۆز لە فاکەڵتی پزیشکی گشتی زانکۆی سەلاحەدین، دکتۆرا لە نەشتەرگەری گشتی زانکۆی خەرتوم سوودان، یاریدەدەری پرۆفیسۆر لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی، پسپۆری نەشتەرگەری گرێکانی سەر و مل و مەمک، ئەندام لە چەند کۆمەڵەیەکی جیهانی، بەشداری چەندین کۆرس لەسەر شێرپەنجەی مەمک و چارەسەرەکانی. یەکەم، زوو دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک ڕۆما ئیتالیا، نەشتەرگەری پێشکەوتوی شێرپەنجەی مەمک سنتەری مۆمبای هندستان، کۆرسی زوو دیاریکردن و دەستنیشانکردنی شێرپەنجەی مەمک بە بەکارهێنانی مالتی مۆدێلیتی ئەپرۆچ. نزیکەی 134 توێژینەوەی بڵاوکراوەی هەیە کە لە ئێستادا 849 جار وەکو سەرچاوە بۆ توێژینەوەی دیکە بەکارهێنراوە. پسپۆران و شارەزایانی ئەم بوارە بانگێش دەکەین بۆ بەشداربوون بە خۆشحاڵیەوە.